وەزیری کاروباری شەهیدان و ئەنفالکراون عەبدوڵڵا حاجی مەحموود لە گوڵخانەوە لەگەڵمان دەبێت. وەزیر سڵاوت لێبێت، ئەم کاتت باش کاک عەبدوڵڵا. لەماوەی ئەم 3 ساڵەدا ئەمە کار و چالاکیەکانتان بوو بە خێرایی. ئێمە لە ڤیدیۆڵێکدا لە کوردستان 24ەوە خستمانە ڕوو. ئێوە ئەم هەوڵەی ئێوە چۆن بوو، چۆن ئەم کارانەتان کرد، ئەگەر بە خێرایی باسێکی لێوە بکەیت. شەوتان باش. طبعاً ئەم کابینەیە کە دەست بەکار بوو، کابینەیە کە ڕوبەڕووی کۆمەڵێک تەحەدیاتی گەورە بوویەوە. لەوانە مەسەلەی دابەزینی سیاری نەوت، مەسەلەی کۆرۆنا، مەسەلەی گیر و گرفتەکانی شەڕی داعش کە ڕوبەڕووی خەڵکی کوردستان بوویەوە. ئەم حکوومەتە ڕوبەڕووی کۆمەڵێک قەیران بوویەوە لە کاتی دەست بەکاربوونیە. بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی حکوومەت و وەزیرەکان زۆر بە سەرکەوتوانە ڕوبەڕووی هەموو گیر و گرفتەکان بوونەوە، توانیان ئەنجامی باش و بە پێی هەلومەرجی واقعی کوردستان و ئەو ڕەوشەی کە هەبوو لە هەرێمی کوردستان ڕۆڵی باش بگێڕن. تەمان ئێمەش وەکو وەزارەتی کاروباری شەهیدان و فالکراوانی یەکێکین لەو وەزارەتانەی کە لە مەسەلەی چاکسازی یەکێکین لە وەزارەتانەی کە لە پێشەوە بە یاسا لە پەرلەمانی کوردستان دەرچووە و لە ئەنجومەنی وەزیران پەیڕەوی بۆ دەرچووە و پاشان ئێمەش وەکو وەزارەتی کاروباری شەهیدان دەست بەکار بووین. تەمان وەزارەتی کاروباری شەهیدان وەزارەتێکی بەرفراوانە و چاکسازیەکانی چاکسازی هەمەلایەنەیە و لە وەزارەتی کاروباری شەهیدان و فالکراوان لە بەڕێوەبەراتەکانی سلێمانی و هەولێر و دهۆک لیژنەی تایبەتمان هەیە بۆ پێدادوچوونەوە و چاکسازی لە دۆسیەکانی شەهیدان و پێداچوونەوە بە سەرجەم دۆسیەکان. خۆشبەختانە کاری باش کراوە و تا ڕادێکی باش توانی ومانە دادپەروەرانە مامەڵە بکەین لەگەڵ سەرجەم دۆسیەکان بە هیمەت و جهودی هەم ستافی وەزارەت هەم بەڕێوەبەراتە گشتیەکان. زۆر باشە. لە پاڵ دۆسیەکانی وەزارەتی کاروباری شەهیدان و فالکراوان دۆسیەی زیندانیانی سیاسیشمانەیە. تەمەن ئەویش کە لە یاسای چاکسازی بەڕوونی باس کراوە و ناوی هاتووە. ئەویش ئەو کەسانن کە ئەتوانین پێیان بڵێن شەهیدی زیندوو، ئەوانیش خۆشبەختانە پێداچوونەوە کراوە. تا ئێستا وردبینی بۆ نزیکەی 10,000 دۆسیە کراوە و تەمەناکەم بتوانین لە داهاتووشدا هەنگاوی باش بنین. زۆر باشە. کەواتە ئەو چاکسازانی کە ئێوە کردتانە نێو وەزارەتەکەتان چ کاریگەریەکی لەسەر هەم ناوخۆی وەزارەتەکە هەبوو وەکو کارکردن هەمیش کە سوکاری شەهیدان هەبووە؟ بەڵێ تەوان کاریگەری زۆر هەیە. لە پێش هەمویانەوە مەسەلەی دادپەروەری و جیاکردنەوەی خاوەن ماف و ئەوانەی کە بە یاسا حەقیان پێدراوە و ئەوانەشی کە بە کاتی خۆی بە هەر بڕیارێک یا هەر بە هەر فەرمانێک ئەو دۆسیانە کاریان بکراوە بە پێی یاسای چاکسازی کە شمول نەکراون بە پێی پێداچوونەوەی لیژنەکانی چاکسازی هەڵەشێنراوەتەوە. خۆی بۆ خۆی ئەمە کارێکی دادپەروەرانەیە کە هەم حکوومەتی هەرێمی کوردستان هەم یاسای چاکسازی هەم وەزارەتی کاروباری شەهیدان و فالکراوان گرتووەتە بەر. جگە لەوەش ئەتوانین بڵێین بۆ سەربەرزیە بۆ کەس و کاری سەربەرزی شەهیدانیش کە ئەوانەی مستەحەقن لە وەزارەتی کاروباری شەهیدان و فالکراوان کە بە پێی یاسا بە پێی خەبات و تێکۆشان و مانوبوونی خۆیان حەقی خۆیان پێ بدرێت. لەبەرەوە من دەتوانم بڵێم سەرکەوتنێکی باشە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کاروباری شەهیدان و فالکراوان. بەڵێ تەمان وەزارەتی کاروباری شەهیدان و فالکراوان هەنگاوی زۆر باشی ناوە و چاکسازی زۆر باشی کردووە. ئێمە جگە لەوانی کە بە پێی یاسای چاکسازی هاتووە کارمان کردووە لە دۆسیەکانی بەرکەوتوانی چەکی کیمیاوی تاقانەکانی جینۆسایی. تەمان کاتی خۆی یاسایەکیان هەبوو کاری لەسەر نەکرابوو. لەم کابینەیە ئێمە ڕێنماییمان بۆ دەرکرد و سەرجەم تاقانەکانی جینۆسایدمان یەکلایی کردەوە کە ئەرکێکی زۆر قورس بوو کەوانی ژەقی خۆیان بوو چەندین ساڵ بوو داوایانە کرد کە ئەو مەسەلەیە یەکلایی بکرێتەوە. لەم کابینەیە یەکلاییمان کردەوە. جگە لەمانە ئێمە وەکو وەزارەتی کاروباری شەهیدان و فالکراوان
بە هەماهەنگی و هاوکاری لەگەڵ ئەنجومەنی وەزیران 2 ڕێنماییمان دەرکرد و 2 پەیڕەومان دەرکرد 5 ڕێنماییمان دەرکرد و چەند ڕێنمایی و پەیڕەوێکی تریشمان لە بەردەستە کە کاری لەسەر بکەین یەکلایی بکەینەوە بۆ خزمەتکردن بە کەسوکاری سەربەرزی شەهیدان و زیندانیانی سیاسی و بەرکەوتوانی چەکی کیمیایی و تاخانەکانی ئەنفار. جگە لەوانش حکوومەت یاریمی کوردستان قەرزێکی زۆر کەڵەکە بووە لە سەر حکوومەت یاریمی کوردستان تەوان ئێمە دەست بەکار بووین ڕوبەڕووی کۆمەڵی قەرز بووینەوە بەڵام خۆشبەختانە حکوومەت یاریمی کوردستان و سەرۆک وەزیران زیاتر لە 19 ملیار پارە بۆ خوێندنی کوڕوکچی شەهید و زیندانیانی سیاسی سەرف کرا. هەنگاوی تریشمان هەیە لە داهاتوودا ئینشەڵڵا هەنگاوی باشە نین بۆەوەی خزمەتی زیاتر بکەین. جگە لەوانە گواستنەوەی دۆسیەی شەهیدانی شەڕی داعش لە وەزارەتی پێشمەرگەوە بۆ سەر وەزارەتی کاروباری شەهیدان وەفاتکراوان و دۆسیەی ژمارەیەک لە دۆسیەی هێزەکانی ئاسایش و ناوخۆ بۆ سەر وەزارەتی کاروباری شەهیدان وەفاتکراوان کەمانە دەستکەوتی باشن لە پێشتر لە کابینەکانی پێشتر نەکرابوو کە ئێمە وەکو وەزارەتی کاروباری شەهیدان وەفاتکراوان ناوی باشمانە. جگە لەمانە مەسەلەی یەکلایکردنەوەی کاری خزمە گوزارەکان بە تایبەتی زەوی دەرکردنی فەرمانی 11,000 زەوی و ئامادەسازی بۆ سەرجەم ئەو زەویانی کە تا ئیستا یەکلایی نەکراوەتەوە بۆ کەسوکاری شەهیدان و زیندانیانی سیاسی و ئەوانەی کە مستحقن زەویان پێ بدرێت کاری باشمان کردووە. لەبەرەوە ئێمە وەکو وەزارەتی کاروباری شەهیدان بەردەوامین و هەنگاوی باشمان ناوە و پلانیشمان هەیە بۆ داهاتوو بەڕاستی پلانی داهاتووشمان هەیە پلانی باشە بۆی کاری لەسەر بکەین. باشە کاک عەبدوڵڵا ینی باس دەکرد کە پلانمان هەیە و هەنگاوی دیکەش هەیە کە بەتەمانە بیگرینە بەر لەوەی لەسەر ئەم پرسە قسە لەگەڵ بکەم پرسێکی دیکە کە تەواو پەیوەستە بە ژیانەوە ئەویش مەسەلەی موچە لە ماوەی ئەم 3 ساڵەدا چۆن توانیوتانە پۆلێنکاری بۆ مەسەلەی موچە بکەن ئەو ڕێخستنەوانە چی بوون کە لە ماوەی ئەم 3 ساڵەدا بۆ موچەتان کرد؟ تەبەن خۆشبەختانە سەرڕای بوونی قەیرانی دارایی و ئەو کێشانی کە خۆتانەزان لە هەرێمی کوردستان لە ڕووی داراییەوە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بوویەوە حکوومەت هەرێمی کوردستان و سەرۆک وەزیران و کابینە بەگشتی پشتیوانیان لە وەزارەتی کاروباری شەهیدان و فالکراوان کرد و بە پێشنیار و داواکاری خۆشمان سەرڕای لێبڕین لە موچەخۆران بەڵام وەزارەتی کاروباری شەهیدان و فالکراوان بۆ ڕێزگرتن لە خەبات و تێکۆشان و تەقدیری خێزانی کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەوانی کە تابعی وەزارەتی کاروباری شەهیدان و فالکراوانن لێبڕینیان بۆ نەکرا ئەمەش دەستکەوتێکی باش بوو. سەرڕای ئەو قەیرانی دارایی هەبوو لە هەرێمی کوردستان وەزارەتی کاروباری شەهیدان بەدەرکرا لەوانە. جگە لەمانەش مەسەلەن سکاڵایەکی زۆر هەبوو لە کابینەکانی پێشوو حکوومەت هەرێمی کوردستان لە کابینەکانی پێشوو یەکلایی نەکرا بوویەوە لەم وەزارەتە لەم کابینەیە وەزارەتی کاروباری شەهیدان و فالکراوان سەرجەم ئەو سکاڵایانەی کە کرابوون لە وەزارەتی کاروباری شەهیدان سکاڵایەکی زۆر کەڵەکە بۆ یەکلاییمان کردەوە. کێشە گیر و گرفتی تا بەرکەوتوانی چەکی کیمیاوی کە کێشەیەکی لە ڕادە بەدەرە ڕێنماییمان بۆ دەرکردووە و ئامادە سازیمان کردووە لە فترێکی زۆر نزیکە ئینشەڵڵا ئەوانیش یەکلاییەکەینەوە و پێداچوونەوە بە دۆسیەکانیان ئەکرێ. ئەوانەی کە باری تەندروستیان خراپە باش نییە پلان و بەرنامەمان داناوە کە ڕێکار بگرینە بەر بۆ ئەوەی لە مستەقبەل کارێ بکەین کە تا ڕادێک بتوانین ڕزگاریان بکەین لەو نەهامەتی و گیر و گرفتانی کە هەیەە. بەڵێ کەمێک بەر لە ئێستا باست کرد کە پلان و پرۆژەکانی داهاتوومان بەتەماین کە هەنگاوی تازە بنین. ئێمە وەکو کوردستان 24 بە دوای زانیاریەوەین لە هەوڵی ئەوە داهینەوە پێشما خۆش ئێمە یەکەم کەسبین کە بیزانین بۆمانی ئاشکرا بکەیت کە پرۆژە و پلانی داهاتووی وەزارەتەکەتان چی دەبێت؟ بەڵێ ئێمە تەمان لەم 3 ساڵی کاری بەردەوامی هەم وەزارەتەکان بەگشتی هەم وەزارەتی کاروباری شەهیدان و فالکراوان 3 ساڵ کاری لە ڕادە بەدەر و بەبێ دابڕان لە سەردەمی کۆرۆناژ ئێمە کارمان کردووە. ئەتوانم بڵێم وەزارەت تا ڕادێکی باش چۆتە سەر سکەی خۆی. ئێستا ئەمانوێ لە دەرەوەی ئەو پلانەی کە هەمانە بۆ دەرەوەی کاروباری ڕۆژانە چکە کاروباری ڕۆژانە مستەمڕ بەردەوامە ئەوەی کە هەمانە مەسلەی کەیسەکانی جینۆساید و بە جینۆسایی ناسادنی کەیسەکان لە دەرەوەی عێراق کار بکەین لەگەڵ خەڵکی پسپۆر و خەڵکی شارەزا و یاسا ناسانی خۆمان هەم لە ناوەوە هەم لە دەرەوە بۆ ئەوەی بتوانین کۆدەنگێکی باش پیا بکەین بۆ مستەقبەلی
داهاتووی هەرێمی کوردستان وەجگە لەوەش مەسەلەی قەرەبووی خەڵکی کوردستان کەیسەکانی ئێمە لە دادگای باڵای تاوانەکان لە عێراق یەکلایی بووەتەوە و لە پەرلەمانی عێراق تەبەنی کراوە حکوومەتی عێراق مەجبورە فەرزە لەسەری کە قەرەبووی زەرەر مەندبوانی خەڵکی کوردستان و لە ناویشیاندا مەسەلەی جینۆسایدکردن و وێرانکردن و کیمیاوی و لە ناوبردننی زۆربەی شار و شارۆچکەکانی کوردستان کاتی خۆی خەڵێنراوە حکوومەتی عێراقی دەبێت قەرەبووی خەڵکی کوردستان بکاتەوە ئەمە یەکێکە لەو هەنگاوانەی کە ئێمە ئەمانەوێت بە جددی کاری لەسەر بکەین هەم بۆ بەدەستێنانی ئەو ماف و شایستایی خەڵکی کوردستان ئەم بۆ ئەوەی جارێکی تر وەکو ڕژەمەیەک لە دوایەکانی پێشوو نەتوانن پەلاماری خەڵکی کوردستان بدەن و جارێکی تر خەفڵ و ئامی خەڵکی کوردستان و ئەنفال و کیمیاویمان بکەنەوە ئەمە لەلایەکی کە مەسەلەی خزمە گوزاریەکان کە پلانی داهاتوومانە چاوەڕوانی ئەوەین کە بەڕێز سەرۆکوەزیران سەردانی وەزارەتی کاروباری شەهیدان و فالکراوان کە کاری باش کراوە خزمەت گوزاری کراوە قەرزێکی زۆریش کەڵەکەیە لەسەر وەزارەتی کاروباری شەهیدان و فالکراوان بەڵام جێگەی ڕەزامەندی کوڕ و کچ و هاوسەری شەهیدان و زیندانیانی سیاسی و بەرکەوتوانی چەکی کیمیاوی و تاقانەکانی ئەنفال نییە لە هەرێمی کوردستان پلانێکمان هەیە کە لەگەڵ سەرۆکوەزیران کاری لەسەر بکەین ئەویش خزمە گوزاریەکانی کە سوکاری سەربەرزی شەهیدان بەردەوام بێت چکە خۆتان نەزانن ئەو ئازادیەی ئەمڕۆی کوردستان پایەکانی حکومی خۆماڵی چ تەشریعی چ تەنفیزی چ قەزایی بەری ڕەنج و خەبات و تێکۆشانی کە سوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفال و کیمیاوی و زیندانیانی سیاسی و کەمەندامانن ئەوانە کە بە جەستەی خۆیان داکۆکیان لە خاک و خەڵکی کوردستان کرد ئەوە حەقی خۆیانە لە پێشەوەی من پێم وایە لە ئێستا بەدواوە لە دوای 3 ساڵ ئەو لەوێت بۆ خزمەت گوزاری کە سوکاری سەربەرزی شەهیدان و وەزارەتی شەهیدان بەگشتی بێت و بەدەر لەمە ئێمە وەکو وەزارەتی کاروباری شەهیدان و فالکراوان بە یاسا و بەرهێنانمان هەیە دەستەیەکی گشتیمان هەیە بۆ بەرهێنان لە هەرێمی کوردستان ئێستا هەرچی کراوە لە ڕابردوودا بە ناوی کە سوکاری سەربەرزی شەهیدان زۆربەی زۆری پرۆژە و مەشاریع و ئاوادانکردنەوە کراوە ئێمە پلانمان هەیە لەگەڵ دەستەی گشتیوە بەرهێنان و لەگەڵ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران گرنگی بە وەبەرهێنانی وەزارەتی کاروباری شەهیدان و فالکراوان بدەین بۆ ئەوەی بتوانین بارگرانی زیاتر لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان کەم بکەینەوە ئەو وەبەرهێنانانشی هەیە لە هەرێمی کوردستان ئەو پشک و قازانجەی هەیەە لایەک لە کەسوکاری سەربەرزی شەهیدان و ئەنفالکراوان بکەینەوە چکە ئەو وڵاتانەی وەکو ئێمەن بۆ نمونە کە بە جەنگ و کارەساتا تێپەڕیون بۆ نمونە کۆماری ئیسلامی ئێران دەستگای شەهیدانی کۆماری ئیسلامی ئێران کاتێک قەیرانی دارایی ڕووەکە لە ئێران ئەو دەستگایە هاوکاری و هەماهەنگی تەواوی هەیە بۆ پشتیوانی و دەعمی حکوومەتی ئێرانی یعنی ئەوەنە قووەتی دارایی و مادی بەهێزە بەڵام وەزارەتی کاروباری شەهیدان و فالکراوان بەداخەوە لە کابینەکانی پێشوو سەرڕای ئەوەی بە یاسا دەستەیەکی وەبەرهێنانی هەیە کە کاری لەسەر نەکراوە ئێمە لە پلانمان هەیە کە مستەقبەل ئیشی لەسەر زۆر باشە هەم مەسەلەی کەیسەکانی جینۆساید و قەرەبووی خەڵکی کوردستان هەم مەسەلەی کاری خزمە گوزاری هەم مەسەلەی وەبەرهێنان بۆ وەزارەتی کاروباری شەهیدان و فالکراوان دەستان خۆش بەڕێز عەبدوڵڵا حاجی مەحموود وەزیری کاروباری شەهیدان و ئەنفالکراوان لە گوڵخانەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ تۆ ماندوومان کردی